ئەمڕۆ بۆ گربوونەوە داواکاری خۆمان بگەینە حکوومەتی هەرێم ئەو حکوومەتێک کە بەناو حکوومەتە ئەو غازەکە ئەینێرێتە دەرەوە بە تجاری بۆ نایدە بە هاوڵاتیەکانی خۆی ئێستا تەلەفۆنگەی بەڕێوەبەرەکەمان تەلەفۆنکا بۆ کۆمپانیاکانی غاز لە مدەی 24 ساعاتە غازەکە هێت بەڵام لە 8 ڕۆژ دە ڕۆژدارێ غازمان بۆیێت لەبەرەوەی پارەی زیاترەکە ئەینێرنە دەرەوە نایدەن بە ناوخۆ هاوڵاتیان چیڵێن هاوڵاتیان تەنیا ئێمە ناسن ئێمە ئیزعاج کردووە من ڕۆژی 30 بتڵم فرۆشتووە ئێستا ڕۆژی 200 تەلەفۆنم بێت ئەم 30 بتڵە دامە هەموو ڕۆژێ بە 30 ماڵ کەسی تر گلەیی نەبووە بەڵام ئێستا 8 ڕۆژدارێ 2 بتڵیمەتە نازان بەکێ بم وڵا ئەوەی کە ئەو قەیرانەی کە ئێستا مەسەل لە کارەکەی ئێمە دروست بوو دەستی پێ کردووە لە مانگی هەشتەوە دەستی پێ کردووە بەڵام ئێمە تا ئێستا نەمانێشتوە دروستێ بەڵام لەوای ئێمە ئەم ڕۆژ نزیکی 8 ڕۆژە غازمان بۆ نهاتووە لەم 8 ڕۆژاکە غازمان بۆ نهاتووە قەیرانەکەی ڕۆستاخۆ دروست بووە لەبەرەوەی کە ئێمە ڕۆژانەوە کیلۆمانە بۆ 70 بتڵی سەرف کردو بەڵام لە ئێستایا 7 ڕۆژە غازی وەرنەگرتووە قەیرانەکە بەو شێوە دروست بوو ئەوەی کە پەیوەندی بەێمە هەبوو بێ تەنها داواکردن داوامان کردووە لەسەری خۆمان کە غازمان بۆ دابین کرێ بەڵام هەموو ڕۆژێ حەسەی سلێمانی و هەڵەبجە 13 تەنگەرە بۆ 8 مەعمەلی سنووری هەڵەبجە و سلێمانی ئێمە ئەڵێن 6 ڕۆژدارێ بەرتانەکەوێ ئیتر هۆکارەکەی چییە نازانین ئێمە تەنها ئێمە داواکردن ئێمە داوامان کردووە بەڵام دابوومان دابین نەکراوە